انت باش امرو ششی دوانزەی 2019 هەی نییە بەڵام ئەمڕۆ ڤڵۆگ ناکەین بۆ وانەی کە نەیانبینیەوە DJI Spark هەسەر بە بیبینن ما باتريكيتي تشحني تانية قەبارەکەی زۆر بچووکە بۆ هاتوو چۆکردن یا بیبێتە شوێنێک مش کۆنترۆڵەکەیەتی ئەمەش کامێرەکەیەتی شتێکی تا بڵێ باشە ئەمەش کوژانەوەکەی ئێستا سەعات دەوروبەری 9ە تا دەوروبەری سەعات 3:30 ئەوانە بەڕێکەوین بەرە هوانە تا هوانە خواتان لەگەڵ هەڕیان سڵاو لە هوانەوە سەر ڤیدیۆکەی بیبینی ڤیدیۆی ئەمڕۆی هوانە چۆن بووە بینەری بن Blowing bubble gums with friends. Blowing bubble gums with them. Bubble blower is my gun. Blowing bubble gums so they reach the sun.